هاوڕێنی بەڕێزم کاتتان باش زۆر بەخێر بێنەوە دووبارە بەخێر بێنەوە بۆ بەرنمەیەکی تایبەت تکایە ئەگەر کێشەی دەنگ لەلای من یان لەلای کاک بلێسا هەبوو پاشان ئاگدارمانکەنەوە بۆمان بنووسن ئەو بەرنمەیەش وەکو هەموو جاران لەگەڵ کاک بلێسا دەکەین کاک بلێسا زۆر بەخێر بێ و دەزانم کە ناڕەحەتت دەکەم بەڵام بەرنمەیەک لەسەر عراق لەسەر هەڵبژاردن و لەسەر دوای هەڵبژاردن بەبێ بلێسە ئیسماعیل حەقی زۆر زەحمەتە بەخێر بێ بیت کاکی وای گیان خۆشحاڵم جارێکی جەناب تەبینەوە سپاس دەکەم زۆر مەمنون هاوڕیان دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشەوە نیە دەنگی من و دەنگی کاک بلێسەش باش بووە نیە ئەگەر باشە تکایە ئەگەر خراپەیان باشەکە شتێکمان بۆ بنووسن وەک سەرەتایەک دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم هەتاوەکو هەواڵانیش کۆ دەکرێنەوە شاندێکی چوارچێوەی هەماهەنگی هەروەکو خۆتان دەزانن کە ئەو چەترەیە کە هێزە نزیکەکانی لە ئێران لەخۆ دەگرێ بە سەرکردایەتی نووری ئەلمالیکی ئیتر لە بۆ کۆمەڵێک بابەت وەکو پۆستی سەرۆک وەزیران پۆستی سەرۆک کۆمار سەرۆکی پەرلەمانی داهاتوو هاتە لای هاتە هەرێمی کوردستان و چاویان بە هەر سێ بارزانیەکە کەوت سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا نووری ئەلمالیکی لەگەڵ مەسعود بارزانی نێچیروان بارزانی و سەرۆکی هەرێمی کوردستان مەسرور بارزانی کۆبووەوە و سەرۆکی ئیتر ئەم کۆبوونەوەیە ڕۆژی شەممە هاتە ئاراوە و ئەنجومەنی شورای حیزبی داوای ئیسلامیش ئەوەی ڕوون کردەوە کە ئامانجلەی کاندیدکردنی ئیتر نووری مالیکیە لە بۆ سەرۆک وەزیرانی حکوومەتی داهاتووی عراق هەروەکو دەزانن پەیوەندیەکانی نێوان سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و پارتی دیموکراتی کوردستان لە کەسایەتی بارزانیدا لە ڕابردوودا گرژی و پێکدادانی سیاسی گەورەی بەخۆوە بینی بە تایبەتی لە ماوەی حکومڕانیەکەیدا 2006 هەتاوەکو 2014 ناکۆچی زۆر قوڵ هەبوون لەسەر بودجەی فێدرالی نەوت و ناوچە جێناکۆکەکان بەڵام لە سەروی هەمووشیانەوە دەبێت ئەوە بڵێن کە ئەتوانێت بڵێن تاڕادەیەک ئەمە ناکۆچی وانی شەڕی ئێران و تورکیا بوو لەلایەن وەکیلەکانیانەوە ئامانجی سەردانەکەی نووری مالیکی بۆ هەولێر ڕنگ بێ داخستنی لاپەڕەکانی ڕابردوو بنیاتنانی لێک تێگەیشتنێکی نوێ بۆ مسۆگەرکردنی سەقامگیری سیاسی لە عراقدا کە بەبێ ئەو دوانە زۆر زەحمەتە سەقامگیریەکی تەواو لە عراقدا دەبێ ئەو دوانە ڕێک بکەون مالیکی بە یەکێک لە دیارتری سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دادەنرێ هەرچەندە وا ناسراوە کە لە نزیکی ئێرانە بەڵام زۆر کەس ئەمە لە بیر دەکەن ویانیش نازانن ویانیش چاپەمەنیەکان نیان هەیە بەبیر خەڵک بێنەوە کە مالیکی هاوکات لە سەردەمێکدا تاعین کرا بە ئۆکەی ئەمریکا بۆ ئەوەی بتوانێت کەسێکی بەهێز پێویستە بۆ ئەوەی ڕوبەڕووی کەسێکی دیکەی بەهێز بێتەوە کە ئەو سەردەما لە دژی سوپای ئەمریکا لە بەغدادا شەڕی دەکرد ئەویش زیاتر مقتەدا سەدر بوو هەروەکو وتم هاوکات ئیتر ئەم نزیک بوونەوەیە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە هەردوو لایەن بە جۆرێک لە جۆرەکان ناچارن نەرم ڕەوی بنوێنن هەولێر کە ناوەندی بڕیارە یاریزانێکی سەرەکیە و ناکرێت لە هاوکەشی عراقدا فرامۆش بکرێت ئەمەش لەبەر چەند هۆکارێک لەوانە قورسایی کتلەی کوردی سیستەمی سیاسی عراق کە لەسەر بنەمای سازان و پشکێنە دامەزراوە بەشداریکردنی پێکهاتەی کورد لە حکوومەتدا دەسەلمێنێت هەروەها کوردستان بەشێکی گرنگی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوتی عراقە کە لە هەوڵێکدایە بە شێوەیەکی نیمسە سەربەخۆیی لە دەرەوەی ئیرادەی بەغداددا ئەو نەوتە ڕەوانەی بازاڕەکانی
ئێران بکات بۆیە هەر حکوومەتێکی فدرالی پێویستی بە چارەسەرکردنی کێشەکانە لەگەڵ هەولێر و سەبارەت بە پشکی هەرێم لە بودجە و بەڕێوەبردننی سامانە سروشتەکان و بۆ مسوگەرکردنی سەقامگیری ئابووری و دارایی هەولێر پەیوەندی بەهێزی لە هەمان کاتدا لەگەڵ وڵاتانی هەرێمی وەکو تورکیا هێزە نێودەوڵەتیەکان وەکو ئەمریکاشەیە ئەمەش قورسایی پێ دەبەخشێت و لە سەردەمێکدا کە ناکۆچی ئێران و ئیسرائیل ویانیش ئیتر شەڕی ئێران و ئیسرائیل لە دوا ترۆپکی خۆیدایە بێگومان ئەو بابەتە سەرنجی هەموو دنیا ڕائەچێشێ ئیتر ناکرێت کێشە هەڵپەسێدراوەکان و قەیرانە دەستوریەکان نێوان هەرێم و بەغدا لەوانەش چارەنووسی ناوچە ناکۆکەکان بەبێ لێک تێگەیشتنی ڕاستەوخۆ ئەنجام بدرێ کوردەکانیش لە دوای گاڵتەجاری و شێر و ڕێوی سربەخۆی ئابووری و تەلاقدانی بەغدا و ڕیفراندۆمە نەهامەتیەکە ئەوڕۆ بۆیان دەرکەوتووە تۆ هەرچێک بی و هەرچێک بتەوێ بیکەی لە چوارچێوەی بەغدادا دەیکەی هاوڕێیان تکایە ئەوانەی بە تایبەتی لەسەر فێسبووکن هیچ گەڕانتێک نادەم کە پەخشی فێسبوک هەتا دوایی بەردەوام ببێ لە ئێستاوە وەرنە سەر یوتیوب ئەوانەی کەناڵی یوتیوب نازانن لەسەر یوتیوب بکەوە هیوا خۆشنەوە بنووسە کەناڵەکەی من دێتە لاتان کاک بلێسە ئیتر دوای ئەو چوارچێوەیە گشتی و دوور و درێژە دەمەوێ سەرەتا چوارچێوەی پرسیارەکە لەوەوە دابنێم ئیتر سەرچاوەیەک بە شەرق ئەوسەتی ڕاگەیان هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی لە سەردانەکەدا جەخت لەسەر گەڕانەوەی هاوپەیمانی مێژووی استراتیژی نێوان هێزە شیعی و کوردیەکان دەکەنەوە لەوە کە لە دەیەی ڕابردووە تووشی لێکترازان بووە سەرچاوەکە جەختیشی لەوە کردەوە کە مالیکی و ڕەنگە بارزانیش هەمان بۆ چوونیان هەبێت پێیان وایە کە لێکترازانی پەیوەندی نێوان کورد و شیعە کاریگەری نەرێنی لە سەردۆخی گشتی و وڵات هەبووە بە شێوەیەکی بەرچاو بووەتە هۆی چی بڵێم ئاستەنگ بۆ هەوڵەکانی پێکەنانی حکوومەت کە زیاتر لە خولێکی پەرلەماندا ڕەنگە هەردووکیان گەیشت بنە ئەو قەناعەتە کە پێویستە درزی نێوان هەردوولا چارەسەر بکرێن هەروەها سەرچاوەکە ئاماژەی بەوەش کرد کە ئاساییە هەردوولا پرسی پێکەنانی حکوومەت بە شێوەیەکی تەوافقی تاوتوێ بکەن کە ڕەزامەندی پێک هاتە سەرچیەکان مسۆگەر بکە بەڵام ڕەنگە گۆڕانکاری و هەڵگەڕانەوە لە هەندێک لەو ڕێککەوتنانەی پێشوودا ڕوو بدات لە پێکهێنانی حکوومەتی ئەمجارەدا پرسیارەکەی من بە دەقی ئەوەیە دەبێ ئەو گۆڕانکاریانە چی بن کە لە نێوان ڕێککەوتنی کورد و چوارچێوەی هەماهەنگی دێتە ئاراوە هەروەکو دەبینین ئێمە کورد بەردەوام لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ڕێککەوتنی کردووە ڕاستە لە بازاری سوسیال میدیادا لە میدیادا ئەمەیان فرۆشتووە کە ئەمانە گروپی مەقاوەمەنە ئیتر ئەوان لە دەرەوەی ئەمانەنە لە دەرەوەی ئێرادێوان بەڵام بەردەوام لەگەڵ ئەوانش لەناو ئیتفاقدا بووینە ئێستاکە سەرچاوەیەک لە نزیکی ئەوانە ئەڵێ ڕنگ بێ هەندێک گۆڕانکاری لە ڕێککەوتنەکانی لێک تێگەشتەکانی پێشوودا ڕوو بدەن ئەو گۆڕانکاریە چییە جگە لە سەرۆ کۆمار کە لە ناو کەوانەیەکدا دوایی پرسیاری دواییدا ئاراستە دەکەم لەوێ کاکی واگیان من پێم وایە ئەمەی کە ئێستا ڕووەدا گەڕانەوەی بۆ چوارگۆشە یەکەم پێشتر لە شوێنێکە 2005 بە دیاریک بەڵێ ئێمە لە قۆناغێکان کە عراق پێویستی بۆ بگەڕێتەوە بۆ چوارگۆشە یەکەم و ئەم پێویستیە لەوەوە دێت کە وەکو لە بەرنامە ڕابردوو ئاماژەم پێکرد مەدێکی سونی هەیە کە شیعەکان پێیان وایە ئەمە مەترسیدارە ئەم مەدە سونیە ئۆکەیەکی ئەمریکی لەگەڵە هەیەکی گەورەی من بڵێم ئیماراتی سعودی قەتەری تورکی لەگەڵە و لە هەندێک شوێنە
ناکۆچی شیعی کوردی ئەبێتە هۆی ئەوەی کە پاڵپشتی ئەمە دەبێت. لێرە هێزی ئەو مەدە گەورابێ و مەدە بەڕاستی خۆی لە دروشمێک کابینێتەوە کە دروشمەکە دروشمی محەممەد حەلبوسیە لەم هەڵبژاردنەوە هەڵبژاردننی ڕابردوو کە بریتە لە نەحن ئومە یاکان زۆر لە ماترسن یعنی تۆ ئەمڕۆ نەکتەنها تەمەشای ناوەخنی یاخو باڵم ناو نخبەی سیاسی شیعی بکەی لە عراقات تەنان دەگەر بێت و تەماشای ڕۆژنامەکانی ئێرانیش بکەی زۆر لەسەر دروشمی نەحن ئومە ڕاوەست نەحن ئومە یعنی چی چ ئومەیەک کوردەکانیش تەقەی سەریاندێ کە لە ڕێگەی ئومەوە گەورەترین زەبریان بەرکەوتووە. کورد تا ئێستا نەمبیستۆ بەڕاستی لە ناو کووردا ئەم باسە بکرێکە حەلبوسی کاتێکگەڵێ نەحن ئومە وەستی چییە؟ لە کاتێکا ئێمەوەکو کورد گەورەترین زیانمەندی ئەم چەمکی ئومەیە بوون کە ئومەی عەرەبیە. وایە یعنی بە تایبەتی کە ئەنفال دەستی پێکرد من زۆر منداڵ بووم بەڵام لە زمانی حیزبی بەعز ئومەی عەرەبیە دەهاتە دەرەوە ئەو کاتە لە سەردەمی ئەنفالدا. جا ئەمە تەنها و تەنها پەیوەست نییە بە عەرەب بوونەکەوە پەیوەستە بە سنی سەنتەربوونێکیشەوە ینی سنترومی ئەو ناسیۆنالیزمە عەرەبیە لە عێراقا سنی بوون ئەو بە دیاریکراوی بەعز بۆ خۆی لە ئەدەبیاتی خۆیان زۆر زۆر کاریگەرە بە ئەمەوی بوون ئەمەویزم کاریگەری گەورەی هەیە لەسەر بەعز و بەداخۆی ئەمە خوێندنەوەمان بۆ بەعز نییە. ئێستا مەدبێکی ئەمەوی لە سووریا هاتووە ئەو مەدە ئەمەویە بە هەمان شێوەی ئەو مەدە سونی عێراق پاڵپشتێکی ئیماراتی قەتەری سعودی تورکی حتا ئۆکەیکی ئەمریکی ئۆروپیشی لەگەڵا بە ناوی ئەوەی با ئێمە چانسێک بدەین بەو کارکتەری ناوی ئەحمەد شەرعە بزانینە ماتوانێت چی بکە ئەمە ئەزمونێکی نوێ بزانین نتوانێت شتێ بکە ڕێکتر بێت لە ڕابردووە توانێت شتێک ڕاستکاتەوە. لێرە ئەمە جێگی مەترسیە بۆ شیعەکان و تەنها ڕێگریەک بۆ ئەمە بریتە لە گەڕانەوە بۆ چوارچێوە یەک. کورد بە هەمان شێوە کێشەی گەورەی هەیە لە ماوەی ڕابردووە قەیرانێکی ئابووری گەورە لە کوردستانە هەبووە ماشەوە کورد بۆی دەرکەوتووە ناکۆچە گەورەکەی لە عێراقا ئەوەی کە درێژخایەنە لەگەڵ شیعی نییە لەگەڵ سونیە بۆ هۆی ئێمە تەماسی خاکمان لەگەڵ شیعەکان نییە لەگەڵ سونە هەمان ینی پێت وایە کورد لەمەدا خۆی یەکلایی کرد بێتەوە پارتی دیموکراتی کوردستانیش پێم وایە پارتیش لەو مەسەلەیە باش تێگەیشتووە کە ئیدی ئێمە کێشەکانمان بۆ لەمە دووە باشترە وا لەی تێبگەین کە ئەمانە کێشەی درێژخایانن لەگەڵ عەرەبی سونە ئێمە و عەرەبی شیعە ئەو سنوور نین لەگەڵ یەکە و ڕاستە عەرەبی شیعە لە عێراقا زۆرینان دەسەڵاتدارن بەڵام ئەو سیستەمە سیاسی دوای 2005 هاتە دیاریکراوی خۆی لە 2023 دەستی پێکردو بەڵام 2005 تر با بڵێم شکلی گرت لەویا ئیدی سیستمەکە جۆرێکە لە دیموکراسی تەوافقی جۆرێکە لە فیدرالیزمی تەوافقی کە ئەمە بە هەمان شێوە پێویستی بە جۆرێک لە سازان هەیە. پارتی دیموکراتی کوردستان کە لایەنی بەرامبەری ئەمەیە دروشمی هەڵبژاردننی ئەم جارەی بریتی بووە لە ڕێککەوتن و سازان ئەمە دروشمی هەڵبژاردننی پارتی بووە بۆیە پارتی بێ بەو شێوەیە کار بکات ینی لێرەیە هەردوو لایەنەکە گەیشتونەتە ئەوەی کە بەڵێ ئێمە پێویستمان بە گەڕانەوە هەیە بۆ چوارگۆشی یەکەم گەڕانەوە بۆ چوارگۆشی یەکەم پێویستی بە کانسڵکردنی کۆمەڵێک لە ڕێککەوتن هەیە پێم وایەکێک لەو ڕێککەوتنانی کە ئەبێ کانسڵ بکرێ ئەو ڕێککەوتانەیە کە پەیوەست بە ناوچە جێناوەکان کراوە بەشێکی پێک لەو ڕێککەوتانە پەیوەستە بە مەسەلەی نەوت و غازەوە پێک لەو ڕێککەوتانە پەیوەستە بە مەسەلەی موچە و بودجەوە بەشێک لەو ڕێککەوتانە پەیوەستە بە شێوەی مامەڵەکردنی هێزە کوردیەکان لەگەڵ هێزە سونیەکانەوە ئیدی هێزە کوردیەکان پێم وایە نەپێویستە و نا باشە کە وەکو جاران ببم بە حوشەیەکی پشتەوە بۆ هێزە سونیەکان بۆی کە هێزە سونیەکان هەر کاتێک لیان قەڵما لە هەولێر و لە سلێمانی و لە کوێ داڵدە بدرێن بۆی کە عرق هاشمی هەر کاتێک فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو ڕافعیسایی و بە هەمان شێوە بێت بۆ هەولێر مامجەلالی وابکە دەستگیر نەکرێ کاک مەسعودی دەربازی کات ینی ئەم قۆناغە بۆ لە مودوام پێم وایە کۆتاییەت بە کۆتایی هاتنی ئەم قۆناغە پێویستی بە دەستکاریکردنی و ڕێککەوتانە هەیە ئەلبەتە بەشێک لەم دەستکاریکردانە ئەم پەیوەستە بە خودی سیستمی سەربازی لە عێراقام پێم وایە لە پەیوەست بەجێشەوە پەیوەست بە ڕێککەوتن لە هەندێک ناوچەی ترەوە پەیوەست بە بابەتی کۆمەڵێک ناوچەوە لەوانە شنگال کەرکووک خانەقین تا دروستکردنی هەندێک پارێزگای نوێ لە هەندێک ناوچەیە
ئەمە کۆمەڵێک ڕێکەوتنی تازە دروست دەکات بۆیە دەستکاریکردنەکان یەک و دوان نین هەموارکردنەوە ڕێکەوتنەکان یەک و دوان نین بەڵکو ئێمە لە بەردەم پرۆسەیەکی درێژین بۆ گەڕانەوە بۆ چوارگۆشە یەکەم و ئەو پرۆسی گەڕانەوە بۆ چوارگۆشە یەکەم پێم وایە بۆ خۆی لە بەرژەوەندی هەم کووردە هەم لە بەرژەوەندی شیعەیە هەم لە بەرژەوەندی سیستمی سیاسی ئێستای عراقە من لەوە تێگەم کە لە عراقا پێکاتەیەک هەیە بە زۆر حەزم لە وشەی پێکاتە نییە با بڵم ئیتنیکێک کە عەرەبی سوننێ ئەمە ئیتنیکا هەست بە مەزلومیەتێکەکە لە دوای 2023ەوە بەوەی کە دەسەڵاتیان لەژێر دەستی دەرهێناوە بەس کێشەکە ئەوەیە کە ئەم ئیتنیکا هەر جارێک تۆزێک لە ئیمتیازاتی ڕابردووی پێدەیتەوە لە ئیمتحانەکە دەرناچێت ئەمە بگەڕێمەوە بۆ قسەیەکی سیاسەتوانی عراقی عەزە شابەندەر کە لەم کۆتاییانە چاوپێکەوتنیشیان لەگەڵ کردەوە بەس شابەندەر لە ئەفەندەکانی حزبی داوای یەکێکە لەو عەرابە سیاسی گەورانەی کە سیاسی عراقا کارێک هەتا لادانێ هەلبوسی لە جاری پێشوویەکی لەوانی لۆبی بۆ کرد شابەندەر بوو من ئاگادار بوو ێکە کاڵێ لێ پرسنەڵێ بۆچی ئێوە پێگەی سەربازی هەستیار نادەن بە سونە لەبەروی متمانەمان پێتان نییە ئەی ئەلم ناونیشانەوە ئەگەر بێت و ئێمە بکەوینە قسە نەشیعە متمانەی بە سونێ نە کورد متمانەی بە سونێ ئەزمموی هەڵبژاردن لە کەرکووکە لە مووسڵە لەکوێیە حتا ئەزمموی داعش و کۆمەڵی هێزیتر لەو ناوچانە و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ شیعەیە ئەوەی کە لی کەوتەوە لی کەوتەوە پێمانەڵێ کە وەکو ئێستا سونەکان ئامادەیان نییە بۆ ئەم سیستەمە سیاسی ئێستا لە عراقایە تا ئەوەی ئامادەیانە بێ ئەوانی دەتوان بێنە ناو ئەم سیستمەوە باشترین شتێک ئەوەیە کە جۆرێک لە هاوپەیمانێتی کورد شیعە هەبێت ڕەنبێکم بەدڵی وڵاتانی دەوروبەر نەبێت ئەمە لە دیارترینیان وڵاتانی کەندا و ڕەنبێکم بەدڵی نەبێت ڕەنبێکم تا حدێک بەدڵی تورکێش نەبێت بەڵام ئەمە لە بەرژەوەندی ئێمەی کووردە و بە هەمان ئاز لە بەرژەوەندی ئێرانە لە بەرژەوەندی شیعە عراق و تا ئاستێکی زۆر ئەکری بەڕاستی دڵنەوایی بدرێت بۆ وڵاتانی تریش بەسەن دەکرێت دڵنەوایی بدرێت بە تورکیا لەم ئاستەیانی ڕازیکردنی تورکێر لەم کەیسەیە زۆر زۆر قرس نییە من پێم وایە باشە کاک بلێسە تورکیا لەو سەردەمەدا کێشەیەکی زۆر زۆر سەرەکی ڕنگ بێ نەبێ ینی تورکیا جگە لە کارتی ئاو شتێکی وای بەڕای من لە دەستدا نییە دژ بە عراقدا بەڵام ئەوە لەو سەردەمەدا ئەتۆ ئیسرائیل چۆن ڕازی دەکەی کە کاریگەری لەسەر هەندێک وڵاتانی کەنداویش هەیە بە تایبەتی لەسەر ئیمارات کاریگەری لەسەر بریارەکانی ئەمریکاش هەیە پێم وایە ئیسرائیل ڕازیکردنەکەی هێندە قورس نییە ینی ئەرشی سەرەکی حکوومەتی داهاتوو لە عراقا بریتێ لەوەی کە پێویستە گروپە چەکدارەکان تێکەڵ کاتەوە لەگەڵ هێزی حکوومەتە لەواتە لەگەڵ سوپای عراق گروپە چەکدارەکان بە دیاریکراوی هێزەکانی هەشتی شعبی ئەمانە لە لیوای 350 شعبی وایگرێتەوە کە لیواکەی ڕایان کلدانی و هەمی وعدقەد و ئەمانەیە تا گاتە کەتایبی حزب الله و کەتایبی سەید الشوهەدا و کەتایبی عەسایبی ئەهل الحەق و ئەمانە تا کۆتایەکی نزیکەی زیاتر لە 100 گروپە حەلکردنی بەشێکی پێشمەرگە کە لەلایەن پارتیەوە دەست پێشخەری بۆ کرا لەو دواییانەدا پەیوەندی بۆەوە هەیە من پێم وایە ئەساسەن لە دوای ئەو دۆخی کە لە غەزە هاتە پێش هێزی پارچە پارچە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیمکانی بوونی نییە یعنی ئەوەی کە تۆ هێزی پەرەلێلت هەبێ ئیمکانی بوونی نییە ئەڵبەت ئەوەی هێزەکانی هەشتا کە پارتی کردوێتی لە چوارچەوەی پرۆگرامی ڕیفۆرمی هێزەکانی پێشمەرگەیە کە وڵاتانی هاوپەیمانان لە چوارچەوەی KTCCە ئەمان سەرپەرشتێت بەڵام ئەوەی کە ئەوە پێم وایە لە شوێنی خۆیان هەربێ بگاتە ئەنجام بگاتە ئەنجام کۆمەڵی خاڵی تایە زۆر گرنگن لەوانە مەسەرەن هەندێکیان تەنانەت پێیوەستە بە کەمکردنەوەی ڕێژەی هێزی پێشمەرگە بەڵام پڕچەکردن یعنی تۆ هێزێکی بخت و پڕچەک و پسپۆڕت هەبێت کە بتوانێت بەرگری بکات و بتوانێت هێزێکی پرۆفسیۆنال بێت لە هەمان کاتە ئێمە ئەو ئۆفەرمان هەیە کە نووری مالکی هێنایەتی بۆ هەولێر نووری مالکی لەگەڵ خۆیان بۆ هەولێر نەخشە ڕێگایەکی هێنا ئەم نەخشە ڕێگای بریتە لەوەی دێت باشە ئەمە مەترسی ئیسرائیلمان لەسەرە ئەم مەترسیا بێ بە شێوەیەک لە شێوەکان بەلایەوە بنێت
نابێ خۆمان لە جەنگێک لەگەڵ ئیسرائیلە بکەوێنی و ئەم جەنگات تەنها بۆ شیعی عراق نییە کە خراپ مەترسێ بۆ سەر دەسەڵاتی شیعی ئەم جەنگە بۆ ئێرانیش خراپە نزیککەوتنەوەی بەرەی شەڕە لە خودی ئێران ئەم بەرەی شەڕ لەوانەیە هەندێک لەوانەیە لە شوێنێکا بێ بە بەرەیەکی شەڕی زەمینی ئەوەی کە تۆ تەختەیەکی ئاسمانیت هەبێ لە عێراقا دوور نییە میلیشیای سوننە لە عێراقا دروست بێتەوە جارێکی دیکە لە زەمینا کار بکە بە سوود وەرگرتن لەمە ئێمە ئەم ئەزمونەمان بە شێوەیەکی ناڕاستە خۆ لە سووریا هەبوو ئەوەی کە ئیسرائیل ناوەچوو هێزەکانی بە شارەسەریە کرد بە ئامانج وای کرد کە ئەمە وێرخانی سەربازی سووریا بە شێوەیەک لە شێوەکان وێران بکات دوایی هێزەکانی حمەشە ئاسانتر هات نەژوورێ ئەمە نابێت لە عێراق دووبارە بێتەوە بۆ شیعەکان بۆی دووبارە نەبێتەوە ئۆفەرەکەی نووری مالیکی ئەمێ نەخشە ڕێگاکەی نووری مالیکی و حزبی داعوە و تاری تەنسیقی بەگشتی ئەمێ ئەو هێزە چەکدارانم بە کۆمەڵێک قۆناغا بچن قۆناغی یەکەم هێزەکانی حەفدی شعبی ئەبێت چەکی قورسیان لێ وەرگیرێتەوە چەکی قورسەکانیان بدرێ بە وەزارەتی بەرگری عێراق قۆناغی دووەم هێز بە هێز تێکەڵ بکرێنەوە لەگەڵ هێزەکانی وەزارەتی بەرگری عێراق و لە کۆتاییە شتێک نەمێنێ بە ناوی حەفدی شعبی ئەم بێکم پرسیارێک بۆ بێ کە حەشدی شعبی سیستانی دای مەزرانیوە چۆن نووری مالکێتوانێت پێویستی بە فتوایەکی سیستانی نییە ئەمەیەکێکە لەو درۆ گەورانی کە کراوە حەشدی شعبی بە فتوای سیستانی دانەمەزراوە فتواکەی سیستانی فتوای جیهادی کیفائیە سیستانی لە فتواکەی خۆیان ئەگەر کەسێک مەشای بکە باز لەوا کە ئەڵێ بڕۆنە ناو هێزە چەکدارەکان ناڵێ بڕۆن هێزی حەشدی شعبی دروستکە باز لەواکەڵێ لمن استطاع إليه سبيلا باسێکە بەوەی کە ئەو کەسێ توانێ با بڕوات و ئەم فتوایە پەیوەستە فتوای دیاری کفایی پەیوەستە بە زەرفێکی دیاری کرا ئەو زەرفە نەماوە بەڵکو هێزەکانی حەفدی شعبی ئەسڵەن لە پێش ئەوەی داعش دروست بن لەلایەن نووری مالکیەوە دروست کرا و ئەو کەسێ توانێ ئەم هێزانە هەڵوەشێنێتەوە تەنها نووری مالکی بۆیە نووری مالکی ئەم نەخشە ڕێگای هێناوتیم پێم وایە ینی ئەوەی کە بیری لێ بکرێتەوە شانی ئەوەی دەستپێک بێ بۆ نەک تەنها ڕاستە ڕێکردنەوەی دۆخی کورد و شیعە بەڵکو تەنانەت دۆخی بازی عراقیش لە ناوخۆیان بەڵێ باشە کاک بلێسا بەر لەوەی پرسیاری دووەم بکەم هاوڕێنی سەر فێسبوک تکایە وەرنە دەرەوە وەرنە سەر یوتوب فێسبوکدا دەخرێ سەر لە نوێ کاکە بلێسا هەمان ئەو سەرچاوی شەرقی ئەوسەد کە شەرقی ئەوسەد پێم وایە توانای زانیاری وەرگرتنی باشە لە عراقدا ئەڵێ مالیکی پێشبینی دەکات بۆ پۆستی سەرۆک کۆماری بدات بە پارتی ئێمە لە بەرنامەی ڕابردوودا باسمان لەوە کرد کە دوای مردنی مامجەلال کەسێک پێویستە کە هەمویان لەسەر مێزەکەی خۆی کۆبکاتەوە و ئەمەش ئەتۆ پێشبینیت کرد نێچیروان بارزانانی بێ بەڵام ئەوە چ کاریگەری دەبێ لەسەر یەکێتی ئایا یەکێتی بەوە ڕازی دەکرێت یان توانایەکی مناوەڕێکردنی یەکێتی ناڕزاییەکی دیکەی لە بەرامبەردا ماوە لە بەرامبەر ئەوە ئایا پارتی ئامادەیە بەڕاستی پۆستێک بدات تا یەکێک لە سەرکردەکانی یەکێتی جاتسە قوبات تاڵەبانی دەبێت بافڵ دەبێت ئەمە بەڕاستی پارتی ئەگەر بیەوێت ڕۆکایەتی کۆمار وەربگری ئەتوانێت بەڵامەکەوێت سەرەوەی کێ کاندی دەکە من لەب زانیاری زۆر دڵنیام نێوەکو زانیاریڵێ پارتی ئەگەر بیەوێت ڕۆکایەتی کۆمار وەرگێت تەنها وەستاوەتە سەرەوەی کێ کاندیدە بۆ سەرۆکی ئەگەر ئەو کەسەی کە وان لەسەری ڕازین بینێرێ بۆ سەرۆکایەتی کۆمار ئەتوانێت لە یەکێتی وەرگێتەوە و ئەو کاتە کەس ناتوانێت ممانعی پارتی بکات لە مۆزوعە و تەنانەت هێزە شیعەکان نەئێڵن ڕکابەرێکیش بچێتە پێشەوە نەئێڵن کێشە بۆ ئەو کاندیدەی پارتی دروست بێت ئەمە نەک تەنها ئەم جارە جاری پێش ئەوەش بە پارتی وتراوە ئەگەر ئەم پۆستتانەوێت ئەتوانن ئەگنیچیڤان بنێرن بۆ بەغدا ئێستا ماوەت سەرۆی کە ئایا پارتی بەڕاستی ئەم پۆستەی ئەوێت یاخود ئەمە وەکو فشار بەکارهێنێت ئەم پێم وایە پەیوەندی پارتی وێچێتی
ئێستا پایوەندیکی باش نییە، پەیوەندیکی زۆر خراپە. دیارە باتوانین لە کۆنفرانسی دهۆکیشدا یان یەکێتی بەشداری نەکردو یانیش داوت نەکرا لە بۆ کۆنفرانسەکە و پەیامی ئەوەی پێدرا کە کارتی پێدە و پەکەکە و هێزەکانی سووریای دیموکراتیکش لێ دەستێنمەوە. یعنی من پێم ئەوە هەر بۆ خۆی یەک نییە بەدەزیکێتیەوە، ئەوانش بۆ خۆیان سنووریان لەگەڵی کێتی نییە ئەوەندەی سنووریان لەگەڵ پارتی باشتریشتەوەی ئەوان لەگەڵ پارتیا بن، ینی خۆ ئەستن لە ڕووی پێم وایە سیاست خوێندنەوە بەبێ تەماشاکردنی هەم نەخشە، هەم مێژوو، هەم ئابووری، هەم توانای سەربازی کارێکی غەڵەت. کاتێک ئێمەم چوارشتا خوێنینەوە ڕمبێکم لە هەندێک شوێنە مێژووەکەی لە بەرژەوەندی یەکێتیا بێ، ئەوانتر هەموو لە بەرژەوەندی هاوپەیمانتی پارتی و ئەو هێزانایە. لێرە پێم وایە ئەو کارتە لە مێژە سوتاوە. ئەمان بەتەنیا لایەنگرانی پەکەکە ویانیش بە داوای لێبوردنەکەم لایەنگرە بێسەر و بەرەکانی پەکەکە لەمە تێناگەن. خۆی لە ناو پەکەکەدا پێشتریش گفتوگۆی ئەوە لە ژوورە تاریکەکاندا کراوە کە پەیوەندی پەکەکە و پارتی استراتیژیکترە لە پەیوەندی پەکەکە و یەکێتی، یعنی پەیوەندی پەکەکە و پارتی لە پەیوەندی یەکێتی و ئەوە پەکەکە زۆر استراتیژیکترە. من بەخۆم شاهد حاڵی ئەوەم یعنی یاوە تەنها شتێکی ئەوە نییە، ئەو پێم وایە لەم قۆناغی کۆتاییە کە لە دوای دەستپێکردنی بانگی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک ئەمە چۆتە قۆناغێکی ترەوە بەوەی کە ئیدی پێکاکە هەتا هەموو تەفگەرەکە بەگشتی نەڵێن پێکاکە هەموو تەوگەری ئاپۆی لە خەتێکەوە کە خەتی ئێرانیە بە جۆرێک لە جۆرەکان دوور کەوتۆتەوە هاتوۆتە ئەو خەتەی تر. ئیمکانی ئەوە نەماوەکو جاران ئەمانە ئۆتۆمبیلەکە باش. بەرحاڵ ئەو کارتە پێم وایە کارتێکە ڕۆشتووە لە دەستی یەکێتی نیشتیمانی ماوەتە ئەوەی کە ئاخۆی یەکێتی نیشتیمانیە توانێت دۆخەکە هێور بکاتەوە یاخود لەلایەن پارتیەوە هەوڵێک هەیە بۆ هێورکردنەوەی دۆخەکە. من ئەمە نازانم لی دڵنیانیم بەڕاستی، ینی لی دڵنیانیم ئاخۆ پارتی ئەوێت یەکێتی نیشتیمانی ڕازی بکاتیاننا لەبەرەوەی ئەوەی کە تەمەشایەکەم ڕابەرایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر تووڕێ تایبەتی ئەو لێدوانی کۆتایی بافڵ تاالبانی کە لە سلێمانی دای لە چوارچێوەی هەڵمەتی بانگەشەیە بۆی کە پاسیوەکی کچەکانیان تێچ، ینی ئەوەی کە تۆ دەستبەری بۆ هەندێک خاڵی سوور کە لە ناو پارتی ئەمانە هەرگیز دەستی بۆ نابرێ مەسلەی ئافرەت و ئەوانە کە ڕۆژنامەنووسی لەسەر کوژراوە ئەوە لە ناو پارتیا بۆ خۆشتێکی هەستیارە، ینی لە هەموو شوێنەکە کەس دەستی بۆ نابات. پارتی زۆر تووڕە کردو تووڕە کردووە تووڕەبوونەکە تەنها و تەنها لای ڕێبەرایەتی پارتی نییەوە بۆ توانین لە خوارەوەش ببینیت لە خوارەوە ببینی. ئێستا ماوەتەوەی ئاخۆی توانێت ئەم شتا ڕێک بکاتەوە یاخود بوون لە ڕێگەی وڵاتێکی ترەوە ئاخۆکری ئەمە ڕێک بکرێتەوە ئەوە نازانیت. بەڵام ئیمکانی هەموو شتێکەیە لە سیاسەتە پێم وایە ئەوە دوور نییە کرێمە ڕێک کرێتەوە لە هەموو بارێکە. وەکوتم پارتیەکە سەرۆکاتی کۆماری بتوانانی ویبات و ئەکرێ ڕێکەوتنێک بکرێ ئەم ڕێکەوتنە بریتی بێ لەوەی کە با ئاڵوگۆ ڕێک بە سەرۆکایەتی هەرێم بکەین لەگەڵ سەرۆکاتی کۆمار. ئەمە ئیمکانێکی گەورەیە بۆ ئەم جارە جاری پێشوش لەگەڵ جنابتە باسیەوەم کردکە ئەمە یەکێکە لە ئەگەرە گەورەکان. بەڵام لە هەمان کاتە ئەشکرێ بۆ نمونە بە شێوەی جاری ڕابردوو بێ بەوەی کە کاندیدێک بچێتە پێشەوە کە جێگەی ڕەزامەندی هەردوو لابێت و لە کوردستانی ڕێکەوت. کێشەکە ئەوەیە پێم وایە بەشێکی گەوری کێشەکە وەستێتی سەرەوەی کە من کاندیدی یەکێتی کێیە بۆ پۆست لەتیڤ ڕەشید دەڵێ من خۆم کاندید دەکەم و میدیاکانی یەکێتی و ئەو زانیاری منیش هەمە بافڵ تاالبانی خواستێکی هەیە بۆی کە خۆی بچێت با تاالبانی خواستێکی هەیە بۆی کە خۆی بچێت بۆ ئەوێ شوانی ئەوێ بچێت و بێ بەسەر و کۆ لەمە پێشوەزیری داد بوو زائیدەن نەزار ئامێدیش ئێوە هەیە کە بچێت. یعنی هەتا لە ناوی یەکێتیشە ئێمە لە قۆناغێکان کە یەک کاندیدمان نییە ئەمە بۆ خۆی بۆ یەکێتی لە دەرەوەی یەکێتی چی تاوەکو ئێستا باز لە دوو کارکتەر کرا یەکێکیان هیچیان فەرمی نین ئەڵبەتەوە
ئاراستەیەکەوەیە کە ئەگەر نێچیروان بارزانانی بچێت بۆ بەغدا، ئاراستەیەکەوەیە کە فواد سێم بکەن بۆ کاندید. ئەما مێنێتەوە سەرەوەی ئاخۆ پارتی ئێوێ لەو پۆستە وەرگریانە. پێم وایە ئەگەر بیەوێت پارتی باش دەزانێت ئەبێ چێ بنێرێت. شتەکە نەماوەتەوە سەرەوەی کە هینە. بۆیە ڕێککەوتنی پارتی ویچێتی وەکوتم ئاسان نییە، بەڵام دووریژ نییە، بە تایبەتی لەوەی کە لەم کۆتاییە شیعەکان توانیان سوودانی بە هەر نرخێکی بێنەوە ناو ئیتاری تەنسیقی، سوودانیان هێنایەوە. سوننەکان ئەمڕۆ هاوپەیمانێتیەکی ئەنجومەی نیشتیمانیان ڕاگەیانوە کە حەلبوسی و خەنجەر و ئەمانە کۆبوونەتەوە کردویانە بە هاوپەیمانەتیکی نزیکە هەفتە کورسیە بۆش هاوپەیمانەتیکی سونیە لە عێراقا ماوەتەوە ئێستا هاوپەیمانی تەنسیقی چەندە باشە؟ چەند کورسیە؟ ئیتاری تەنسیقیەوەی کە لەبەردەستیانایە زیاترە لە 140 کورسی، زیاتر لە 140 کورسی و لەوەیە کە ڕندێکم زۆر زیاتریش بێتەوە ڕۆن نییە کە ئاخۆ چەنە کێشەکە زانی چۆنە ئیتاری تەنسیقی هاوپەیمانێتیە کە کورسیان لە شوێنی تریشە هەیە، یعنی ڕنبێکم کۆمەڵی کورسی هەبێت لە چوارچەوەی ئیتارە بەشدار نەبن، بەڵام لە شوێنی ترا دوایی ئەکرێ بستە ناو بەرەیەک وایە. بەڵێ جا ئەوەیە کە من پێم وایە ئێستا ماوەتەوە ناوماڵی کورد تەنها ماڵێک کە مشەتتە کە پارچێ ماڵی کووردە، ئەوەی کە من پێم وایە ئەوەی کاتوانێم ناوماڵی کورد کاتەوە بێگرتووی یەکگرتوو بکات کاگمەسوود دەتوانێت ئەوە بکە، بەڵام ئەمە پێویستی بە جۆرێک لە مرونەت هەیە لە یەکێتی ئەما کات یان نەنازان، یانی لە کۆتایە نازانم بەرەو کوێچین، بەڵام ئەوەی کەی خوێنمەوە یەکێتی بەم عەقڵەتی ئێستایەوە ئیش بەم تووڕەبوونەی ئێستایەوە زەحمەتە ئەوە بە زووی بگەنە جۆرێک لە ڕێککەوتن لە بەغدایە. شتێکمان بیر نەچێ ئەو تەحەدایانی چاوەڕێی عێراق کات تەحەدای گەورن لە قۆناغی داهاتوە لە چی داهاتوە، پێویستێکی گەورە هەیە بۆی کە عێراق بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەعەرەبی پێڵێن حرس القەدیم، لە سەردەمی ناپۆلیۆنە شتێکە بوو پێیانوت ئۆڵد گاردز، ئەو پاسەوانانی دێرین کە ئەمە لە سیاسەتا چەمکێکە بەکاریە بۆ سیاسیانی کە زۆر قاڵ بوونەتەوە لە سیاست بۆ ئەتوانن لە کاتی ناهەموارە بێن و جڵەوی کارەکان بگرنەستۆ. مادام ئێمە مالیکیمان بینی لەگەڵ مەسعود بەرزانیە بە هەمان شێوە ئەکرێت ئەنی تریش بینین بێتەوە ناو ئەم دیدارانە، بەڵام گرفتەکە لێرە ئەوەیە چ حەلبوسی چ بافڵ تاڵەبانی بەشێکنی لە حرس القەدیم، ئەمانە تازن لە سیاسەتە. ئەمە لە نەتیجەیەم هەڵبژاردنە بینین کە سەید عەمار حەکیم وەکو بنەماڵە بەشێکن لەو پێکان قەدیمە لە عێراقا کورسێکی باشی هێناوە، بار جاری پێشوو کورسی ئەوەندە نەبوو زۆر کەم بوو لە کورسی باشی هێناوە، دیعامری کورسی باشە، نوێری ماچی کورسی زۆر باش نا هەر بۆ خۆی لە بنەڕە تا بەشێک نەبووە لە حرس القەدیم، بەڵام لە کووردا پارتی بەشێک بووە لە حرس القەدیم، مام جەلال سەردەمانێک بەشێک بوو لە حرس القەدیم، کارکتەری تر هەیە بەشێک بوو وەکو بەرەم ساڵح و ئەوان نازانین ئاخۆ بەرەو کوێچێ، بەڵام ئێستا ماوەتەوە سەرەوەی کە بۆ ئەم حرس القەدیمە بەرخوردێکەکە لەگەڵ سوننەیە و لەگەڵ یەکێتیە، من بۆ خۆی پرسیارێکی گەورەیە. باشە دەمەوێ مادەم هەر باسی یەکێتیمان کردووە زۆر باس لە گوشاری غاز و شتیوا دەکرێت کە زیاتر لە ناوچەی یەکێتی بەڕاستی ئەوە کارتە منۆکو کارتێک نبینم، ینی من هەستەکەم یەکێتی هەندێک تووڕەبوونەکەی بافێڵ تاڵەبانی ئەتوانێت چارەسەر بکە، ئەتوانێت لەگەڵ مێزی گفتوگۆ دابنیشە هەریچ نەبێ نازانم ڕێک دەکەونیان نا، بەڵام لەسەر مێزی گفتوگۆ ئەتوانێت دابنیشێ ئەو شتانەی هەڵبژاردن لە هەموو وڵاتێکدا هەنا وەکو دەوڵەت باخچەلی گوتی لە گوێ بە قسەکانی هەڵبژاردن نەدەن ئیتر لە دوای هەڵبژاردن بەردەوام ئەو پەیامەی بە ڕکەبەرەکانی گەیاندووە ئیتر ئەمەش دەبێ، بەڵام لە مەسلەی غاز بەڕاستی کارتێکە ئێستا وەکو کارتێک ماوە لە دەستیەکێتی ئەتوانی بەکاربێنێ کە لە کاتێکدا عێراق بەخۆی دەوڵەتی قوڵی عێراق بەخۆی ئەچێ لەگەڵ پارتی دادەنیشێ. کاکیوە
زانەمە وەکو ئەوەی کاکە حەمە وایە کە زوو زۆڵێ ئاو گرینەوە کاکە حەمەش هەر کە تووڕا بێ نازانم چیە خەوە بینێت چی یەکسەر ئەڵێ هەڵدێ بە ئاو بگرینەوە نەوت گاز مانە مڵشتی دەوڵەتەوەر نە کاڵای دەوڵەتەوەر ما نا دوکانی ناو بازاری قەیسەریە تۆ بڵێ ئارەزوی خۆم دایەخەم نا شتێکە مەسەن یە نە شتێکە حزبیە نی ئەمانە گرتنەوەی ئەمانە لومەرجی نێودەوڵەتی دێنێتە پێشەوە نەیەکێتی نە حزبێکی تر ناتوانێ دای وا بکا بڵێ من غازە گرمەوە نەوتە گرمەوە ئاوە گرمەوە نازانم فلان بۆریدا ئەخەم ڕێگەی نێودەوڵەتیدا ئەخەم نازانم هێڵی وایە ئاسمانی ئەوەستێنم ئەمە بە قەچاقی سیاسی و چەتەگەری و یاقیبوون شتیوە لە قەڵم بدرێ یعنی ئەمە من پێم وایە ئەمەی کێتیە باتە قۆناغێکی زۆر خەتەرەوە من ئەمەم بیستووە هەم لێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی بافت تاالبانی کە دێڵدە ئەو غازەکەی ئێمە غا بە جۆرەی دەستور مڵکی هەموو گەلی عراق وەکو نەوت وەکو ئاو وەکو سامانی تری ژێرزەوی پێک نییە بڵێ بە ئارەزوی خۆمی گرمەوە بەس کێشەکە چیە کێشەکەوەی ئەم یەکێتی نیشتیمانی ئێستا هەیە هیوایە باسەکان باسی شخصی و باسی حزبین پەنابردن بۆ ئەم قسانە نەک خزمەت ناکە بەڵکو پەیامێکی معاکسی زۆر خراپیش دەدا بە بەرامبەرەکانی ترکە ڕەنبێکم پەیوەندیان بە کێشەی نێوان ئەوان و پارتیەوە نەبێت لەوانە بۆ منەسان دۆسی غاز لە کوردستانەیەکێک لە گەورەتی و بەرهێنەرەکانی دانەغازە بۆ لێرە پەیامێکی معاکسی زۆر خەتەرە دەی بە وڵاتی وەکو ئیمارات پەیامێکی معاکسی خەتەرە دەی بە وڵاتی وەکو تورکیا تا بە خودی عراق بەوەی کە عراقیش بۆ خۆی سودمەندە لە دەرهێنانی غاز لە کوردستانە شێک لە کارەبا شارەکانی عراق لەمەیە دوای ئەوە پەیامێکی پێچەوانەی خراپە دەی هەتا بە خەڵکی کوردستان ئەنی پێیان نەڵێ ئەگەر من لەگەڵ پارتی ڕێنەکەوم من خەڵک سدات ئەمە ناقلێتێکی سیاسیە ناقلێتێکی حکومڕانی حەکیمە کە یەکێتی پەنای بۆ و نەمەوێت قسە بکەم بەڵام یکەم یەکێتی نیشتیمانی مشکلەیەکی هەیە خودی بافڵ تاالبانی مشکلێکی لەناو هۆزێکی لە باشووری ئەفریقا پێڵەن زولو هۆزێکی سەرەتایی گەلێکی سەرەتایی بە ملیۆنان زولو پندێکیان هەیە پندەکە زۆر بەناو بانگاڵێ مناڵێک لە ناو هۆزەکەی خۆیان گەورە نەبوو بێ بۆ خۆگەرمکردنەوەیەک ئامادەی هەموو دارستانەکە بتێنێ ئەم پێم وایە ئەم هەڵسو کەوتانەی بافڵ تاالبانی وەکو ئەو مناڵەوەیە کە لە ناو هۆزەکەی خۆیان گەورە نەبووە لە هەموو سەرمابوونیەکە ڕەشی ئەوواکە کە هەموو دارستانەکە بسووتێنێ هۆکاری تر هەیە ئامرازی تر هەیە ئەتوانی تۆ ڕوبڕووی پارتی بوەستی توانی واقعی خەڵکی شتۆڕە نەبێ کە باشترن لە کەیسی نەوت و لە کەیسی و فڕۆکەوانی و چی و ئەمانە بەمە ئەتوانرێ ڕوبڕی پارتی بیتەوە نەک بەوەی کە تۆ بێ بڵێ خەڵکی کوردستانەگە پارتی لەگەڵ ناڕێک نەکەوە من ئێوە سزادم ئەگرتنی غاز پسڕاندنی کارەبا لەسەر خەڵک یەکسانە بەوەی کە تۆ خەڵک سزادی یەکێتی باشترین شتێک بیکە ئەوەیە کە لە قۆناغی ئەوەی کە بە خەڵک بڵێ من ئێوە سزادەم بێتە قۆناغی ئەوەی کە بڵێ من لە پێناو ئێوە ئامادەم خەڵک سزا بەنان بێتە سەرەوەی بڵێ من لە پێناو ئێوە ئامادەم خۆشم سزا بخۆم من ئەگەر وتەبێژی یەکێتی بوومایە ئەموت غاز مڵکی هەموو خەڵکی کوردستانە ئێمە ئەگەر هیچیشمان بەرنەکەوێت کی کوردستان ناکەین بە قوربانی بەرکەوتەی خۆمان بەم شێوازە خەڵکی کوردستان ئەوەندەی دیکە بەرەو ڕووی یەکێتیە چوو بەڵام ئەمەی کە ئێستا ئەڵێ غازەکە ئەبڕم و ئەوە ئەشێوێن و ئەوە تێگەدەم و ئەیوەستێن و ئەی ڕوخێن و نازانم ئەوە پێم وایەنێکی زۆر خراپە شێوازێکی زۆر خراپە باشە لە ئێستاوە هیچ ڕێگریەک لە بەرامبەر ڕێککەوتنی یعنی هەم لە ئاستی جیهانیدا هەم لە ئاستی هەرێمیدا هەم لە ئاستی هەرێمیدا هەندێکت باس کرد لە ئاستی جیهانیدا بە تایبەتی ئەمریکا هیچ ئاستەنگێک دەبینی لە بەرامبەر ڕێککەوتنی ئیتاری تەنسیقی ئەو مالیکی و کوردەکان بە تایبەتی بارزانی وەکو ڕێککەوتن من ئاستەنگ نابینم ڕەنگە ئاستەنگێکی عەرەبی هەبێت
عەرەبی سونی. بەس بەسەکە ئەوەیە کە پەیوەندی نێوان پارتی وڵاتانی عەرەبی سونی لەوانە سعودیە، لەوانە قەتەر و ئەوانە ئیمارات ئیمارات لە ماوەی ڕابردوو زیاتر پەیوەندی بازرگانی بوو. پەیوەندیەکە سیاسی نەبوو بۆ ئاراستەی کە ئەمان هەڵوێستی سیاسیان. لێرە کەوینە سەر شتێک کە ئەمان ڕێگیری بکەن لە پارتی پێم وانە دوای ئەوە گرێدانی پارتی و ئێران هەمیشە بەهێزتر بوو لە گرێدانی پارتی و دنیا عەرەبێک. گرێدانی پارتی و تورکیا هەمیشە بەهێزتر بوو لە گرێدانی پارتی و دنیا عەرەبێکە. یعنی ئەوەی لەسەر سوسیال مدیا دەگوترێت کە یەکێتی لە بەرهی مەقاومەدایە ڕاست نییە. زانی چۆنە یەکێتی نیشتیمانی من پێم وایە لەمای زوڵمی لێک ڕاستە تواناشینە بەرگری لە خۆ بکە ئەوە کێشەکە من پێم ئەم قسە خێرە بۆ دزەکەش بکەین. پێم وایە ئەو جوگرافیایی کە یەکێتی نیشتیمانی هەیەی محکومە بەوەی کا بستاسشی زۆر بۆ ئێران بکە. جەناب شایەتی یەکێتی نیشتیمانی زۆر هەوڵی داسنوورێکی تر بۆ خۆی بکاتەوە. ینی بەشێک لە شەڕی ساڵی 2000 لەگەڵ پەکەکە ئەمە وایە لە ڕێگای خوا کوڕ بەشێکی ئەمە نەیتوانی یەکێتی نەیتوانی بۆ ئێرانی یارمەتی دەر نەبوو بووە. ئەگەر هەموو شتێک بە دڵی ئێران ناکا بۆ هیچ جوگرافیاکەیەتی چەند بژارتەیەکی لە بەردەسە ئەمە ئێرانە، ئەمە تورکیە، ئەمە سووریە، ئەمە عێراقە. لەم نێوەندە تۆ توانی یاری بکەی. یەکێتی وانە یەکێتی دوو بژاردەی لە بەردەستە کە عێراقە ئێران عێراقەکەش هەر یەکسانە بە ئێران بۆ یەخنکاوە لە ڕووی سیاسی و خنکاوە. مەسەلی بەرەی مقاومە و چێ لە بەرەی نازانم چی ئەوە فڵان حەشداوی و سیانی قسەم گوێ لێ بێ مەسەل قسەی باشیش نین. ئەمە من زۆر نایکڕم. پەیوەندی پارتی لەگەڵ ئێرانە هەمیشە پەیوەندی باش بووە و من بۆ خۆشم لەگەڵ ئەوان کە پەیوەندی پارتی و ئێران یەکێتی و ئێران تا حزبی شوعی ئێرانە بێ زۆر باش بێ. پەیوەندی پارتی و تورکیا هەمیشە باش بووە. یەکێتی و تورکیاش بەڕاستی پێم وایە باشە و ڕابردووش سەردەمی ئۆزاڵ و ئەوانە هەر زۆر باش بووە. من بۆ خۆم پێم وایە پەیوەندی هەموو حزبێک لە کوردستانی عێراقا لەگەڵ تورکیاش ئەبێ زۆر باش بێ، لەگەڵ سووریەش ئەبێ زۆر باش بێ، لەگەڵ عێراق ئەبێ زۆر باش بێ. هەرێمی کوردستان نابێ ببێ بە خاڵی دوژمنایەتی لەگەڵ هیچ دراوسەیەکی. ئەم دراوسەیە هەرچیەک بێت. یعنی ئەمە نەعیبێ ئەوەی کە تۆ پەیوەندی باشت هەبێ نەشتێکی هین. کەواتە یەکێتی ناتوانێت بە کورتی ویانیش ئەو ئاستەنگە دروست ناکاتن. یعنی مەبەستم هێزێکی دیکە نییە، مەبەستم یەکێتی نەبوو بوورە، مەبەستم ئەمریکا بوو. یعنی زۆر کەس لە پێشەکەدا باسم کرد، بەڵام بەڕاستی زۆر کەس ئەمە لەبیر دەکە کاکە مالیکی بەڕای من بە ئۆکەی ئەمریکیەکان یەکەمین جار دەبێت بە نووری ئەلمالیکی. یعنی مالیکی لە سەردەمێک داهات کە عێراق لەناو فەوزایەکی زۆر گەورەدا بوو، لەلایەک ئەلقاعیدا، لەلایەکیش گروپەکانی ئەو کاتەی مقتەدا سەدر لە دژی ئەمریکەکان کۆڵان بە کۆڵان شەڕیان دەکرد. یعنی ئەو کاتە بڕیار وەرگیرا کەسێکی بەهێز لەناو شیعە پێویستە کە هەم نزیکی ئێران بێ، بەڵام لە هەمان کاتدا کارێک بکە کە لە بۆ ئەمریکیەکانیش باشە ئەو فەوزایە کۆتایی پێبینێت. چونکە هەر کەسێک هەبێ ئەگەر لە 180 نزیکی ئێران بێ، لە 120 نزیکی ئێران نەبێ هەر باشە، چونکە هەریز نەبێت توانێت فەوزا کۆنتترۆل بکە. کە فەوزای کۆنتترۆل کرد ئەوە خۆی لە خۆیە لە بەرژەوەندی ئەمریکادایە لە دوورودێری. نازانم لەگەڵ لەسەر ئەوە شتێکت هەیە بگوترێ یان نا، چونکە بەڕاستی خەڵکی ئێمە ئەم شتە مێژوویانە لەبیر دەکەنیان. بەجیا لەو مەسلەی کە حملەی سەوڵەتی فورسان بوو کە دژ بە جێشی ئیمامی مەهدی مقتدا سەدر کراوە مالیکی کردنی و بۆ خزمەتی گەورەی ئەمریکای کرد. بەجیا لەو مەسلەی سەحوات و ڕوبەڕووبوونەوەی ئەلقاعیدە و ئەمانە سەردەمی ئەبوو مۆسعەب زەرقاوی کە کردی، نووری مالیکی بە ئۆکەی ئەمریکیەکان دەوڵەتی قۆڵی لە عێراق پێدراوە. تۆ تەماشای لیستی سزاکانی ئەمریکا بکە، نە نووری مالیکی تایە، نە کەسێک سەر بە نووری مالیکی. یعنی ئەو ڕەوتەی نووری مالیکی ڕەوتێکە هەمیشە میان ڕەوە. ڕاستە ئەمە حەزبی داوایە، بەس ئەومان بیر نەچێ ئەمە ئەو داوە توندڕەوە نییە کە لە ئێران هەبوو. ئەنێ ئەمە بیرمانە لە ئێرانە کۆمەڵێک گروپ هەبوو، مثلا حەزبی داوە هەبوو، منەظەمەی بەدر هەبوو، مەجلیسیعلا هەبوو، کۆمەڵێک ڕێکخراوەی تر هەبوو. وای ئەو کاتە لە ناو قامیشەکاندا بە بڕن و شەریعەت عێراقیان دەکرد.
لا حواز هەوارە لا حواز و لا حواڕۆهانە بڵێ ئەوانە هەرگیز ئەوەندە تونڕە نەبوون بەرامبەر بە ئەمریکا. بۆیە نووری مالکی هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکەکانە. ئەگەر هاوپەیمانی استراتیژی نەبووایە بانکی ناوەندیان نەئەدا بە نووری مالکی. گەر هاوپەیمانی استراتی ئەمە باز لە بانکی ناوەندیەکەین وەی سیاسی کورد لەوە تێناگە بانکی ناوەندی. ئەمە باز لە هێزی دژە تیرۆرەکەین لە عێراق دراوە بە نووری مالکی هەر ئەوش دایمەت. ئێمە باز لە بەڕێوبەری گشتیەکان و بەرەو سەرەوەکەین تاگاتە وەزیر لە خواربزی لە بەڕێوەری گشتی و بۆ وەزی ما بیرۆکراسیە بیرۆکراسی بەدەست نووری مالکیەوەی. نووری مالکی ئەو کەسەیە کە هەم ئەمریکای لەسەر کۆکە هەم ئێرانی لەسەر کۆکە. یەک شتە بیرەخەمەوە ساڵی 2006 بۆ هەڵە نەبووم ئێران و ئەمریکا لەسەر بەڕێوەبردننی عێراقا ڕێککەوتنیان کرد. ئەنی ئەو سەردەما ساڵحی و مەنوچەهر متتەکی و ئەوانە هاتن بۆ عێراق دانیشتنیان کرد. ڕاست ئەگە بیرت بێ ئەمە ئەم ڕێککەوتنە نێوەنجیرەکەی نووری مالکی بوو. ئەنی ئەمریکا و ئێران لە عێراقا ڕێککەوتنییان کردو لە سەردەمێکا کە عێراق بۆ خۆی لاواز بووە. سەرۆکوەزیرانێک ئەگەر بەهێز نەبێ ناتوانێت ئەمە بکە. بۆیە نووری مالکیم پێم وایە هەم نزیکە لە ئەمریکا هەم نزیکە لە ئێرانەوە. یەک خاڵی تر زۆر گرنگە. من پێم وانێ نووری مالکی خۆشی بێ بە سەرۆکوەزیر. بەڵام ئێستا کە شەرق ئەوسەد دەڵێ بەخۆی کاندیدە. ئەم پێم وانێ خۆی خواستیەوەی هەبێت بێ سەرۆک ئەوەندەی من بیناسم خۆی خواستی ئەوەی نییە. بەڵکو ئەمە یاریە کە نووری مالکی هەموو دوای هەڵبژاردنێکی کات. یعنی لە سەردەمی حەیدەر عەبادیە هات وتی منیش کاندی بۆ ئەوەی بڵێن کاکەکە ویلایەتی سێم وەرناگرێ وتیان کاکە نابێ ویلایەتی سێم بێت هەردووکتان بۆ دەرەوە. حەیدەر عەبادی بەلاوەنا سەید عادڵ عەبدولمەهدی هات. دوایی لە سەردەمی کە کازمی هات ڕووداوەکانی تشرین و ئەوانە دروست بوو کە کازمی هات کازمی جایشتر ویستی بێ بە سەرۆکوەزیرە مالیشی هات وتیان کاکە جان کەسی مادام سید مقتەدای لێ نییە سید مقتەداڵی المجرب و لا یجرب نابێت کەسێکی تر بێنینەوە. دیسانەوە میان بەلاوەنە. دواتر مەسەن سوودانی هات ئەو تەسەلسولەی کە ئێمە بینیمان پێمانەڵێ کە مالیکی بۆ دوورخستنەوەی نارەکانی ئەماکە. هەمیشە ئەگەری بیەوەیچێک نێتە پێشەوە وەکو ئەوەی کە سەرۆکوەزیرانێک ئاوا دووبارە ببێتەوە خەتەرە بۆ سەر دەوڵەتی قوڵ. ئەنێ کۆنتڕۆڵی دەوڵەتی قوڵ لە نووری مالکی وەرگێت. نووری مالکی ئەوەی ناوێت کەس کۆنتڕۆڵی دەوڵەتی قوڵ وەرگێت. بۆیە پێم وایە خواستی ئەوەی نییە خۆی بێ بەسەر وەزیران بەڵام خواستی ئەوەی هەیە کە سێبەری خۆی بەسەر سەرۆکوەزیرانەوە هەبێت. بێ سێبەری نووری مالکی بەسەر سەرۆکوەزیرانی داهاتوە هەبێت. بڵێ لێرەدا ئەوەت کەم باس کرد یعنی بەرژەوەندی تایبەت ناڵێن کورت بەڵام بەرژەوەندی تایبەتی پارتی لەمەدا چییە کە لەگەڵ نووری مالیکی ڕێک بکەوێ ویانیش لە دەرەوەی نووری مالیکی بەخۆی جەبهەیەک دروست بکاو بەیەکەوە بستنەوە حکوومەت یعنی لە ڕووی استراتیژیەوە پارتی بۆ ئەمە بکە لە کاتێکدا ڕنگ بێ تورکیا لە خۆی بتۆرێنێ لە کاتێکدا ڕنگ بێ ئەگەر گوتت پەیوەندیەکە ئابووریشە کەندا و لە خۆی ناڕازی بکە کە زۆربەی زۆری کۆمپانیاکانی نزیک پارتی لە دووبەین یعنی دووشت زۆر گرنگە. یەکەمەوەیە کە ئێمە لە دوای نووری مالکی و یەک دنیا سەرۆکوەزیرانمان تاقی کرد. باشترین یان سەید عادڵ عەبدولمەهدی بووە. ئێستا هەموو قیادەی کوردی کۆ بکەیتەوە پێی بڵێ لاپەڕەنی و یەکەم لەبارەی خراپەکانی عادڵ عەبدولمەهدی لەگەڵ کورد بۆ بنووسە پێی نانووسی. پێم وایە هەڵوێستی زۆر باش بووە مامەڵ بەڵام لەبەرەوەی سەید عادڵ عەبدولمەهدی دەوڵەتی قوڵی بەدەست نەبوو نەیەتوانی ئەوە بکاکە کوردیەوێت. باشترین شتە ئێمە بڕۆین لەگەڵ خودی دەوڵەتی قوڵەکە قسە بکەین. وایە ناویان لێ نابوو فواد مەعسوومی شیعە ئەوە کارە گونجاوەکەی کەم پێم وایە بێ بکرێ بگەڕێینەوە بۆ لای مالکی کێشەی کورد لە دەوڵەتی عێراق دوای 2005 دەمی مالکی بووە تەنها مالکی توانێت چاک تەنها مالکی و ئەوەی سەر بە مالکی ئەتوانێت ئەم مادام خواستێکیان هەیە تێکیان داوا بێ و پاسە وەرگری
دوارەی پرسەوە پرسیارەکەی دووەمتم وڵا چوەگەر يعني گوتم پارتی ئەگەری هەیە و بەرژەوەندێکی دیکەی هەیە کە لە دەرەوەی نووری مالیکی یان ئەو توانای هەیە جەبهەیەکی کە دروستکە لە بۆ پێکهێنانی حکوومەت من پێمان یان بچێتە ناو بەرێکی من پێمان نە ئەوەی ئەوێت نە لە بەرژەوەندیەتی ئەوە بکە نە خواستێکی لەو جۆرە هەیە توانای هەیە لەگە سونەکان بەو پەیوەندی خراپەی پارتی و سونەکان هەیەە نەتوانا هەیە نەخواست هەیە لەگەڵ سونەکانە پێمە ئەو توانایان نییە ئەم هەڵبژارن ئێمە حەلبوسیمان بینی ئەم کاریە کرد وتاری کێدا بینیمان ئەوە حەلبوسی ئێستا جێگەی نوجێفی و ساڵح مطلق بۆ ئەوانە لە ناوچە جێناکان ناگرێت هەیە پارتی لە بەرامبەر حەلبوسی بوو ئەو هەموو عەرەبانەی مووسڵ و کەرکووک و ئەوانەی دەهێنانە سەرجادە و یاعیش سەید مەسعود بارزانی و ئەم شتانیان دەگوتەوە یان بەڕاستی یعنی ئەمە کاردانە بوو یان بەڕاستی پارتی بەرنمەیەکی هەیە لە ناوچەی کەرکووک و مووسڵدا لە بۆ هەڵبژارنەکاندا ئەو کارە دەکا لە ڕاستیا پارتی لە ناوچەی مووسڵ بەداری کرد لە عەشاری وەکو شمەر دلێم حوێت ئەمانە هەیە ئەم پەیوەندیانە پەیوەندی ئەمڕۆ نین پەیوەندیەکان لە هەندێک شوێنە بووم بە کۆمەڵایەتی بووم بەهێن ئەو خەڵکانە دەبن بەڵام پارتین ئەم وتارەی پارتی من پێم وایە لە دوای 2010ەوە گۆڕانکاریی بەسەرا هات کە ئێمە لەو ناوچانە ئەبێت لەگەڵ عەشایری عەرەبا ڕێککەوین عەرەب بەوەی کە هەم گیرەت لە ناو عەرەبا هۆز بۆ خۆی یەکەیەکی کۆمەڵایەتی گرینگە و مەرجعیەتە بەتی لە ناو عەرەبی سوننەیە گوێ لە سەرۆک هۆزەکە یەگرێ سونە گوێ لە سەرۆک هۆزەکەیان نەگرن ئەم ئێمە هیچ گرنتیەک نییە بەڕاستی هەروە بمێنینەوە دنیا بە جۆریشتر بگۆڕێ بۆیە بێ جۆرێک لە کۆک بین لەو ناوچانەیە ئەمە بە خۆی بە شتێکی خراپیش نابین بێ بە خراپی نابین خۆی هێزەکە خۆی خۆسەری دیموکراتیک و قەسەدەش لەگەڵ ئەمانە لە ناو ئیتفاقدایە یعنی گەورەترین متفقی قەسەدە چێە عەشیرەتی شەمەرە گەورەترین متفقی قەسەدە عەشیرەتی شەمەرە دوێنێ ناپێرێ سەرۆک عەشیرەتەکانی شەمەر بە ئیجازە وەرگرتنەوە یانیش بە ڕاوێژی لەگەڵ قەسەدە چوون لەگەڵ ئەحمەد شەرع دانیشتنیان ئەوانش ئێستا جۆرێک لە جۆرەکان جۆرە خۆسەریەکی یوانیش لا مەرکەزیشتیان دەوێت لە ناوچەی خۆیان من بۆ خۆم لایەنگری ئەمەم کابێ کورد سیاسەتەکەی بەم ئاراستەیە بێ کە تەنها و تەنها ناو کووردا سیاست نەکات ئەوەی کە تۆ بۆ نوێستە پارتی پەرلەمانتارێکی ئەم سێمجارە بێ باز دلێمی بەشتی خراپی نابینم وەک چۆن بە خراپیشی نابینم کە بەس شێک لە هێزەکانی سووریای دیموکراتیک ینی ئەوەی کە چەند جارێک لەگەڵ جاناتەوە باسەمان کردووە مەسلەی تێپەڕانی دیوارە ئێتنیکیەکە بۆ سیاسەتی کوردی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر زەڕورەت من لەگەڵ ئەویان کە کورد نەک تەنها لە بەو شێوازە بۆ شێوازی هاوپەیمانەتی هۆزەکان کار وەڵکو پێم وایە کورد دەتوانن بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆڵی گوتاری سیاسی هەندێک ناوچەی عەرەبی بکەم بۆی کە گوتارێکی لیبێرالی کراوە بێنە پێشەوە مە هەر بۆ خۆی لە خزمەتی کوردیش بێت یعنیەکرێ مەسەلەن پشتی ئەم گوتارە بکری لە ڕێگەی کۆمەڵی کارکتەرەوە بۆی کە کۆمەڵێک بدوتنەوەی سیاسی ببرێتە پێشەوە ڕاستەوخۆ سەر بە کورد نەبن وەکەوەی کە بۆ نمونە کاتی خۆی تامەحیدی معروف سەر بە بەعس بوو ئاوانە بەڵام وتارەکەی وتارێک بێ کە لە کۆتاییە بچێتەوە خزمەتی کورد گوتاری کوردی ئەمن هەتاوەکو ئێستا تەنانەت جێبەجێ لە ناو لە دەوروبەری پەکەکەشدا من بە گوتارێکی هەتاوەکو ئێستا دەبین گوتارە ناسیۆنالیزمەکە زاڵە ئەوە پارادۆکسێکە یعنی ئەوەی کە کورد دەیەوێ و ئەوەی لە بەرژەوەندێتی لەگەڵ گوتارە ڕاستەقینەکەی کە هەر ناسیۆنالیزمە یعنی هەر خورما میوەیەکی خۆش نییە و حوشتر حیوان نیە و سەحرا عەرەب نییە هەر ئەمێ خۆ بەداخڵ وایە ئەوە تا ئێستا ڕوانگەیەکی زاڵە بەڵام من بۆ خۆم پێم وایە ئەرکی من و تۆش و هەموو ئەوانەی کە هەیە ئێمەی کورد
ئەو بژاردانی لەبەر دەستمە زۆر زۆر معدودە. ئێمە پەکەکەمان هەیە، پارتیمان هەیە، یەکێتیمان هەیە. من لەم سێ حزب من پێم دەمێک کەوتمەوە کورت 2 حزب و نیوی هەیە. 2 حزبەکە پارتی و پەکەکەی نیوەکەی یەکێتیە. والله حزبی دیموکراتی کوردستان ئێستا ببیسن شێت دەبن دەی. بەڕاستیەکە من ئاوای بێنم ئەم 2 حزب و نیوەی ئێمە هەمانە. هەرچی ئێمە هانیان بین بەوەی کە ئەم وتارە تێپەڕێن بۆ ئەشتوانن تێپەڕێن. هەمیشە ئەبێ و کەلەبەرانە پفراوە. بۆ خۆم دەستخۆشی لە هەر سیاسێکی کوور دەکەم کە ئەو وتارە تێپەڕێنیت. مەسەن زۆر پێ باش ئێستا پارتی توانیویەتی پەرلەمانتارێکی لە واسب دەرچێت. لە کووت پەرلەمانتارێکی دەرچوو. یەکێتی لە بەغدا دەرچوو. لە بەغدا مەسەن پەرلەمانتارێکی دەرچووە. ئەوە زۆر باش. ئیدی کاتی وێ بەڕاستی ئەمە هەمومان پۆرتی ئەوە بکەین کە وتارە قەومیەکە تەنها و تەنها نەک وتارە قەومیەکە وتارە کوردیەکە لە ناو کوردستانە نمێنێتەوە. وتارە کوردیەکە بکەین بە وتارێکی فراوانتر بۆ هەموو عێراق بۆ سنوورەکەی لە بەسڕە شاڕانەوەستی. وەک چۆن ئەبێ وتارە کوردیەکە لە سووریاشا لە قامشلی نەمێنێتەوە بڕوا بۆ دیمەڕ، بڕوا بۆ تەرس و تۆز، بڕوا بۆ لاسقیە، بڕوا بۆ درعا و بۆ سوێدا. وتاری کوردی بە کەڵکی چیە دەگەر بێت و لە تەنها لە دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک بێت. لەو حاڵەتە ئێمە ڕوبەڕووی چێ بینەوە؟ ڕوبەڕووی ئەوا بینەوە کە وتاری بەرامبەرێتە ناو ئێمە و کۆی کە بینیمان مەسەلەن ڕانکردانی هەوڵیا بێت لە دهۆکا کورسی بێت. نا بێ ئێمە هەوڵ بین لەوێ کورسی بێنین. بە هەمان شێوە لە سووریا ڕواە بەڕێی من بۆ ئەوەی ئەحمەد شەرع لە قامشلۆ حەسەکە یا دەسەڵاتی نەبێ ئێبێ ئێمە دەسەڵات دروستکەین بۆ خۆمان لە دیمەشق و تەرتوس و لاسقیە و لە سوێدا و لە دەرهایە. ئەوەیە قوڵای استراتیژی هیچ سیاسیەک نابێت قوڵای استراتیژەکەی لە ناو خۆیان بێت. قوڵای استراتیژی شتێکە لە ناو ئەوی ترایە. کە تۆ قوڵای استراتیژەکەت لە ناو خۆتا بوو یعنی سەنگەری پێشەوە نییە. بە سەنگەرەکەی پێشەوەت داڕماوە. کاک بلێسا ئەوە سەعاتێکمان تەواو کرد. ئەگەر شتێکت نەمابی زۆر 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 سپاس دەکەم بۆ بەشداریکردنت دووبارە لەو بارەیە. پێم وابێ ئیتر هەموو هاوڕێیانیش زۆر بەدڵیان بوو، بەڵام ئەبزانم کاک زاگرۆس پرسیارێکیە. کاک بلێسا ڕۆژئاوای کوردستان بەرەو هێلی ناسیۆنالیزم هەنگاو نانێت کە ببێتە هۆکارێک بە هەمان دەردی باشوور بچێت. مەبەستی ڕۆژئاوای کوردستانە و یانیش ڕۆژهەڵاتە نازانم ئەتۆ لەسەر هەر دووشان لەگەر حەزەکەی قسە بکە. ڕۆژاوای کوردستان من بۆ خۆم پێم وایە ئەم مەسلەی کە فلان شوێن وەکو فلان شوێنی لێوێ غەڵەت. بەشەکانی کوردستان تایبەتمەندی خۆیان هەیە، هیچ شوێنێک نابێ وەکو شوێنیشتری لێبێ. تەنانەت مەسلەی کورد لە شارێک و بۆ شارێکی تریش هەندێک جار فەرقێک. تۆ ناتوانانی مەسلەی کورد لە ورمێ وەکو سنە بخوێنیتەوە. غەڵەتە، ئەویتر غەڵەتی گەورەوە، وەکەوەی بەعزێک حزابەیانەویت. باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەبێ بە شێوازی خۆی سیاست بکە و ئەبێ قوڵای استراتیژیەکەی کە دێهاتەکانیشی نیوەی عەرەبن، دێهاتەکانی نەوەک شارەکانی، دێهاتەکانی چونمە نیوەی عەرەبن. دێهات نیوەی عەرەبە. منیش بامان شێوە دیومە دێهات نیوەی عەرەبە عەگال بەسەرە هینانی بینی عشاری عەرەبی هەیە، حزامی عەرەبی هەیە لەو ناوچێ. ئەبێ قوڵای استراتیژیەکەی دیمەشق، تەرتوس، لاسقیە، دەرعا دابێت. نابێت لە شوێنی خۆیان سیاست. وە من پێم وایە ئەوانە بێت وتارەکەی خۆیان بکەم بە وتارێکی گژگیر، ئەم دیوارە ئێتنیکیە تێپەڕێنن بۆ ئەوەی دورزی و عەلەوی و دامسە و کێوچێ و ئەمانە هەموویان بێن نەپاڵ خۆیان. و ئەمە ئیمکانی هەیە. کورد بە هەمان شێوە لە عێراق بێ وتارەکەی خۆی بە جۆرێک فراوان بکە، بە جۆرێک باتە پێشەوە، قوڵای استراتیژیەکە تا بەسڕە نەوەستێت، بە جۆرێک کە دیموکراتی خوازەکانی عێراق، ژنانی عێراق، لیبراڵەکان، چەپەکان، نەتەوەییەکان، عێراقە قەرەج هەیە، قەرەج و ئەوانەی کە ئەفرۆن و ئەوانەی کە چی و چین هەموو بێنە پاڵ وتارە کوردیەکە. خەواریجی و وایە ئەمە هەمووی ئەبێ بێتە پاڵ ئەو وتارە. وتاری کوردی کاڵم وتاری کوردیم بەسمەوە نییە هەرکەس بڵێ زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان. ئەمە نا، وتاری کوردی بێ وتارێکی دیموکراتیک بێ بۆ هەموو عێراق.
ئەنی دروست ئەو باسی کە مامۆستا عەباسی وەلی باسیەکە تێپەڕان نێبێ بۆ دیوارە ئیتنیکیەکە بە هەمان شێوە من پێم وایە بڵێ بۆ مامۆستا محەممەد بۆز ئەرسلانیش کە سۆسیۆلۆگێکە لە زانکۆی پاریس ئیتر ئەویش باس لەوە دەکڵێت دەبێت گوتاری کوردی ناسنامەیەکی زۆرایەتی بێ یەک ناسنامە نەبێ ناسنامەی ژنی هەبێ ناسنامەی چەپ هەبێ تەنانەت ناسنامەی ئاینی هەبێ ناسنامەی عەشایری هەبێ یعنی هەموو چین و توێژەکان لە خۆیدا بگرێ ئەویش پێی وایە ئەو گوتارە ناسیۆنالیزمە گوتارێکی یەکڕەنجیە و ئەمە کورد دەخنچێنێ ناتوانێت بچێتە ناو بازنە گەورەکانەوە تەنانەت ئەبینم ئەمن بەڕاستی هەرچەندە خەڵک زۆر ئەمە نبینێ بەڵام ئەوە دەبینی منم هێزەکانی سووریای دیموکراتیکیشدا مەسەرەن ئەمە نییە کە تۆ بچێت دیمەشق ئێستاکە هێزەکانی سووریای دیموکراتیک بە مەرجێک دەچێتە دیمەشق کە ئەمریکیەکان فڕۆکەخانەی مەزە نوێ دەکەنەوە دەستیان بەسەرداگرت و ئەتوانن بڵێن ئەو فڕۆکەخانەیە تەسلیمی هێزی دژە تێرۆری هێزەکانی سووریای دیموکراتی دەکەن ناوی چیە یاتەوەنیا یات ناوی یاتە بڵێ تەسلیمی یاتی دەکەن بەڵام بەخۆی هێزەکانی سووریای دیموکراتیک ئەم ئەوە ساڵێکە حکوومەتی ئەسەد ڕووخاوە یعنی هەتا وەکو ئێستا من نەمبینیوە جەسارەتی ئەوەی هەبی کۆمیتەیەک لەناو دیمەشق دروستکە بەڕاستی ئەمە بەڕاستی جێگەی داخە کاک بلێس یەک شتیژە بێت بەڕاستی لی تێ بگەین ئەمە کارێکی ئاسان نییە نەخێر دڵنیام مەکارێکی لەوە ئاسان نییە ئێمە 100 ساڵ نا بە لە 44ەوە دیاریکراوی لە 44ەوە حرەکی کوردی بەم خیتابە هاتووە بۆیە ئاسان نییە کەسێک بێ لە شەو ڕۆژەکە هەمووی لا بدات نی من بۆ خۆم کاتێگەڵێم ئەم پشتگیریە ئەەکەم من کەسێک درۆ ناکەم لەوەیە من بێلایەن نیم بەڵام مۆزوعین من پاڵپشتی لە سیاستی مەزلوم عەبدیەکەم ئەگەر ئێوێت نورە ئیتنیکیەکە تێپەڕێنێت بەڵام ئەردانم ئاسان نییە تێگەیشتم ئەبێ بۆی هەبێت لەوەی کە ئاسان نییە هەڵپشتی لە سیاستی هەرێمی کوردستانەکەم ئەگەر خواستی کیان هەبێ پارتی بیچێتی بیانە ئەو دیوارە تێپەڕێن بەڵام بێ لەوە تێبگەم کە ئاسان نییە لەبەرەوەی ئەمە 60 ساڵە بە ئەگەر 89 نەبێت بە مامسمایل و پورەفاتم و ئەحمەد و مەحموود و کەریم و فەتاحیان وتووە کەسی سیاست لەگەڵ کوردانەکە کورد نییە ئەبێ لەوە شتێ بگەین کە ئەم بەدێوکردنەی وتارە سیاسی هەیەی ئاسان نییە تێپەڕێنیت هەر بۆیە بەنسبەت ئێرانەوە بەڕاستی ئەو ئەگەر پرسیاری ئەو بەڕێزە کوردستانی ئێران بێت پرسیاری ئەوە نەبوو بەڵام ئەتۆنی قسەی لەسەرگەی فەرموو من بەڕاستی نەدا هاتوویەک بۆ بزوتنەوەی کوردی لە ئێرانە ئەبینم نە پۆتانسیلێک بۆ دروستکردنی هەرێمی کوردی لە ئێرانە ئەبینم نە پێشم وایە سیاسەتی کوردی لە ئێرانە درێ وەکو کورد لە تورکیا کورد لە عێراق کورد لە سووریا بێت ئەو بەڕێزانە ئەگەر بەدوای من پێم وایە ئێران بۆ خۆی وڵاتێکی جیاواز ئێران نەداخلی فۆرمولەکانی ساکسپیکۆیە نەداخلی فۆرمولەکانی لۆزانە نەداخلی فۆرمولەکانی ترە یەک بەڵگەنامە هەیە زۆر گرنگە ئێمە لێ تێبکەین وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەو سەردەمەی کە قازی محەممەد خەریکی دروستکردنی کۆماری مەهاباد نەبووە یەک جێگیری باڵیۆزی ئەمریکا نامێکە نێرێ بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لێ پرسێڵێ بچم لەگەڵ قازی محەممەد دانیشم وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەڵامی کێداتەوەم پێم وایە ئەمە خەتی سووری سیاسەتی ئەمریکایە بڵێت نەخێر قازی بەری بزوتنەوەیکی جوداخوازە ئەمە تەحریکی کوردەکانی ترەکات ناوێ ئێمە ئەوە بکەین لە پاڵ ئەوەیە باسیشی گرنگ بۆ ئێمە ئەوەیە کە ئێرانێکی یەک پارچە ئەمە زۆر گرنگ ئێرانێکی یەک پارچە بۆ ئێمە لە هەموو شتێک گرنگترە تەنانەت لەوەی کە مەحکوم بێ بە ژەهری کۆمونیزمیش یعنی ئەمریکیەکان لە سەردەمی شەڕی ساردا لە گەرمەی شەڕی ساردا تا ئەو کاتە کۆمونیزم هەبوو لە ترسی کۆمونیزم بوو ئێستا کۆمونیزم نەماوە یعنی ڕازی بوون بەوەی ئێران ببێ بە ئێرانێکی کۆمونیستی ڕازی نەبوون بۆی کە ئێران دابش بێ مرکزیەت دەوڵەتی یونیتەر لە ئێرانە من پێم وایە خواستێکی جیهانیە گەورەترە لە خواستی کورد کورد ناتوانێت بە ئاسانی تێپەڕێنێ ئەڵڵاهومە ئەگەر فارس ڕازی بێ ئەمە وتارێکی زۆر عاقلانەتریەوەی لەوەی کە ئێستا کۆمەڵە دیموکرات نازانم ڕاک و پاک و ئەم حسابانە هەیەە بە جۆریشتر بیری لێ بکەنەوە فۆرمولەکە ئەبێ جیاواز بێت نابێ وا بیر بکەنەوە کە ئەمە
کوردستانی عراق یا کوردستانی تورکیا کوردستانی پێویستی بە فۆرمولەیەکی ترە لە سیاسەتکردن والله هەر هەمویان خەون والله هەر هەمویان خەون بە هەولێر و قامیشلی و ینی خەون بە دیاربەکر نابین بێگومان ئەوان دژی ئەو فۆرمەی ئێستا دیاربەکر نا منیش پێم وانە بەڵام تەماشا دەکەی ڕۆژ ئاواش خەون بە هەرێمی کوردی عراق دەبینێ و تەقلیدی دەکاتەوە لە مفاوەزاتەکانیشدا هەمان شت ئەوە دەکەن و هەوڵەدەن ئەو کارتەش بەدەم ئەمریکیەکان دابدەنەوە من ئازانم چەندجار بە تۆماس باراک و ئەوانی دیکەیان وتووە بۆ کوردی عراق ئەو هەرێمە هی ئەو ستاتویە ئێمەش هەمان بێ کە ئەمە واقعین نیە کوردستانی عراق هۆمۆژەنە ئەتۆش لەگەڵم دای هۆمۆژەنە کردکوچی لێ دەرخەی لەی شوێنە دیکە نییە زۆرینەیەکی کەمینەیەکی زۆرینەی عەرەبمان هەبێ بەڵام لە سووریا ئەمە نییە پاشان لە ئێرانیش ئەمە کێشە گەورەکەیە کاگە لە ناوەڕاستی کوردستاندا تۆ ئەزەربایجانت هەیەیانی چی لێ دەکەی زۆر جار یان دەبێت تۆ ئەزەربایجانەکان قەت عام بکەیت یان دەبێت ئەتۆ بە دوای فۆرمێکی دیکەی سیاسیدا بگەڕی کە لە هەولێر نەچێ بۆ خاتری خواخر ئازەریکیشمان هەیە دوو دەوڵەتی لە پشتە دەوڵەتێک کە ئازەربایجانە دەوڵەتێک کە ئەنقەرەیە نێمە ئازەریەکمان نییە کە ئازەریکی بێدەسەڵات بێ وەکو بۆ نمونە عەرب لە سووریا مەسەن عەرەبێکی لێ قەوما بوو بەڕاستی عەرەبی سوننە ئەو سەردەمێکە ستاتۆکە دامەزرا مەسەلەن وەکو عەرەبی سوننە لە عێراقا کە مەسەلەن هەرچی وڵاتی دنیا دژی بوو تەنیا وڵاتە عەرەبیەکان هاتن هێرشیان کرد سە عێراق بۆ سەردەمێکە هەرێمی کوردی لە عێراقا دروست بوو بۆیە ئەم فۆرمولەی کۆمەڵی خێوی پێوا بینن پێیان وایە ئەکری لە داهاتووە لە ئێرانە دروست بێ من پێم وایە نایەتدی پۆتانسیلی ئەوە وجودی نییە باشە کاک برێس زۆر سوپاس هاوڕیان زۆر سوپاس بۆ ئێوەش تکایە بەردەوام بن لە بەشداریکردن بەردەوام بن لە پرسیارکردن بەردەوام بن لە ڕێخنەگرتن هەر کاتێک ئێوە ئەگەر ئێستاش پێرانەگەیشتن لە ئایندەدا ئەتوان ڕێخنەکانتان بەڵام لەسەر فێسبوک نا لەسەر فێسبوک من وەڵام نادەم و لەسەر یوتوب ڕێخنەکانتان بنووسن کاک بلێسەش ئێمەش هەوڵ دەین وەڵامتان بدەینەوە سوودی لێوەربگرین بۆ بەرنامەی ئایندە زۆر سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش شەوێکی خۆش بۆ هەمووتان کاک بلێسە دووبارە زۆر سوپاس ڕۆتەوەشکاکی واژیان دەی کاتێک خۆ سەرچاو کاتێک خۆش